بچم دیمانین هونگ کنگه دیمانین پیروز کرنا سرساله دنگ ببیسی دیمانین کند بینن دیمانین زندینه جو هونگ کنگ جوالتين پیشکش کردن دی لچین و لهونگ کنگ سال هات گوهرتن و 2024 دوی داره و دیت لسر هاتو بنی بسان او دیمانین هونگ کنگ بون گلکی جوان سرسال پیروز کرن جه چینه افکار من اصلای فک یعنی مهدی فرج اصلای فک آمده کری لی مهدی فرج لکدره دبک هون مراق بکن راست لچینه جبر هنک تدبیرین بهمبری کرونا مهدی آویتره زندانه یعنی مهدی نجبو کاری که خراب ت زندانه ده لجبر تدبیرین امنی گلک هست هات نگرتن گلک روزنامه‌وان هات نگرتن جبو کنترل و فحص کرونا بکن سلامتی یعنی مش خواه سلامتی بگره لوی اصلای فا مهدی فرج چینه تماشا بکن یعنی بری کو بکوه زندانش بو کرونا سلام كان لبي ديارة كان بقولك هيك ما وكتشين بابنية ناو صالي نيو صالي دوزاري بتشوار راس ساني تونا يك لو بستوكان شونا زور استراتيجي وقلب أفغاني بكي بايتحت تشين كبريارة هنجي سري صالي نيو برامجك ايش لانجا كان لان حكومة تشينوا ريك نخراون جات لان شونا بازنجاني وكرتي تايبتوا ريك خراون بەڵام بەهۆی قەرەباڵغی زۆر و خەڵکێکی زۆر کە لە ناوچەی سانیتۆ لێرە کۆبوونەتەوە پۆلیس ناچار بوو ئەو کاونتداونە یان دەچرکەکەی کە دەژمێرن بۆ نە ساڵی نوێەوە کانسڵ بکە هەلی بۆشێنێتەوە چونکە بۆ پاراستنی سەلامەتی و باری ئەمنی ناوچەکە ناچار بوو وەکو دەنگی دەبیستن داوا لە خەڵک دەکەن بەرەبەرە شۆنی بکەن و ڕێگەی ماڵەوە بگرن لە سەری ساڵی زاینی هەروەها فستیڤالی نهاریان سەری ساڵی چینیەکان زیاتر کۆ دەبنەوە کۆبوونەوەی خێزانی ئێوارەخوان و خواردن و خواردنەوە و هەروەها خواردنەوەی شەراب و هەروەها گۆڵبلین کە خواردنێکی تایبەتی چینیە هەرچەندە بەتەنیا لە چین بۆ سەری ساڵ بەتەنیا 3 ڕۆژ بچووە سەری ساڵی زاینی مەبەستمە زیاتر لە 7 ملیۆن کەس بەتەنیا بەهێڵی شەمەندەفەر لە نێو چین
ئەوان گەشتیان کردو هەروەها ڕۆژانە زیاتر لە ملیۆنێک و 500,000 گەشتی فڕۆکە لە نێوخۆی چین و دەرەی چین ئەنجام دەدرێن لەم سێ ڕۆژە یارەوان تامەزۆن کە گەشت بکەن و خۆشەویستانیان ببینن وەکو دەبینن لە سانیتۆن کە سەرەکی ترین و خەڵباڵترین شوێنە بۆ ئاهەنگگێڕانی سەری ساڵ تا پێش چەند چرکەیەک ئیشە چەند خولەکێک شەلێرە ئاهەنگ هەبوو بەڵام بەهۆی خەڵباڵی زۆرەوە پۆلیس کانسلی کردن و داوای لە خەڵک کردن کە بڕۆنەوە لێرە کاونتداون ئەنجام نادرێت. او مهدي بو مهدي هدي تشبه تشينيان يعني مهدي سالة كده سالان تشينيا بمن احتمال هدي تام رنگ تشينان بده في آليدن اكران ديمان زنديين هونغ كونغينال وداره من قط دي سال بود 2024 و في اواي كي في اواي جوانجي سرسال بيروز كن اف ديمان زندينه ج هونغ كونغ جوارتين پیشکش کردن و شاهیا لپیهشتنا 2023 و در باسمنا 2024 ام بی آواهی بچنه نه باش تمام کابینن کامیره ام در باسی جه کیدم ببین کلور روش جدای آلمانیا لآلمانیا الباجار کلن ریکارن اولهیه ین تند هاتن استاندن چما جبرکو بری دروجان دو اندام رکسنا خراسان رکسنا که داعش هاتنه گرتن یک جوان ج تاجیکستانی ناوی عبدالصمد 30 سالیه و یه دنجی ج ترکمنستانی ناوی جی عطایه او جی 29 سالی وان هر دو کسان ده کانال که تلگرامی ده به ناو صفاح جهور پیام دشاندن جبرویه که کنیسه دویم لباجار کلن ایرو هاتا گرتن و لدردورا وی جهازه که امنیه مزن هاتیه بجی کرن لوی داره لیستکن آگر جبو پیروز کرنا سرسال جهاتیه قدخه کرن هر دو کسین که هاتنه گرتن بر پرسو اندامن وی گروپه بونه او جی گروپه که داعشه وان پرکوم دکرن دشاندنه روش آوه کرسانه و سوری جبو که بگهن داعشه و گروپه هر وها پلان کربو که ایریشی و کنیسه جی بکل کلنه و پلان او بو که لویانا و لمدرید جی کنیسه كلوان درانن بتقينه زنار لقلمنا زنار شنو باجار دوسلدورف القلمنا جنيزيك و اقاداري وين روشيه زنار بخير هاتي چیه زنار افکینه این که هاتنه گرتن و چاوا هاتنه گرتن و چه پلان دکرن دخواستن چه بکن مثلا دخواستن چما پردشان در روژاوا دل بخوین او کسن دل بخوین او کسین هاتنه گرتن جگروپین اسلامیین تند آجوین داعشین یینکو باسکی افغانستان یکو ناوان خراسانه اوان کسان به سال دور دریج الویدری لآلمانیا و هولندا به هفرا کار کریه پرانیا و اون یینکوش سال 2015 هاتینه آلمانیا او پیوندیل گل هفدو داناینه جبو کمک کارا بکن کار نوان ین سرکه یک جوان او بویه که پیدا کرنا هفبیران بویه کسان بویه ین که لگوری وان هزر دیکن جبو که هفرا کار بکن پارا پیدا بکن پاره انزیده پیدا بکن وی پاره بشین روشاوای کردستانه او هزن اولکارین آلمانیا را پشتراز بویه که بوی پاره و کم دکر و دشان ده روشاوای کردستانی یانجی اوان هریمین وکه که آلمان هم بکارانیه یین که لجیر دست حالات کردان دانه لسوریای او هفبیر وان یانجی اندام داعش الوی داره گرتینه جبو بوی پاره وان کسان رزگار بکن و تا وان کسان دریا پیدا کردن پاره دا و شاندناوان وان جناف جین گرتناوان دا بکرن و رزگار بکن اف چنده پشتراز بویه جالی هزن اولکاریه که اوه یک جکارن وان ین سرکه بویه کی بوینه؟ دو کسین سرکه ین کتا بحث جکر عبدالصمد بویه که خلک تاجیکستانی بویه هر وساجی عطا بویه یک خلک ترکمنستانی بویه کسی که دنجیل گلوانه بویه نوی محمد رجب بویه
محمد رجب زیادتر کاروی کار لوجستیکی دکر اینانو برناوا بویا عبدالصمد کسی سرکه بویا اوان کسان رهور شالن اویجی رو که دل بخوین ود گرنه و جبو سال 2020 مها هفت که گروپه که یا اسلامی تند آجوین تاجیکی ترکمنستانی آسیای ناوین جالی یا هزن اولکارین آلمانیا و دهیت گرتن که یک جا اندامن ویدمه هاتیه گرتن بلگه دستاد و بوینه دکومنت ها بوینه که اوی کسی لروش آوای کردستانه دی یک جوان کمپین داعشین لجیر دست حالاتا روش آوای کردستانه دا بوینه کسی که دن سریوی بریه یعنی اوه هاتیه پشت راست کرن او گروپ تاوی اندازه یا مترسی بویه هری داویه عبدالصمد دهتا گرتن مها نها سال 2022 لیجبر کو دادوری باوری بوان دوکومنتن ویده می نبوه جاره کدن دیتا آزاد کرن پیش را ایدی تا کو دست هزن اولکاری دیگه ایتا چناله که یا تلگرامه و نویوی کانالی سفاح بویا اتوی داره دا عبدالصمد الگل عطای آلوگورا نامه کریه و گوتیه اف کنیسه لپشت ما دی یانجو بو ای شف یعنی هم لبنده اینه اگر رو بدهتن یانجو بو ای شف یانجو بریار او بویش بو شوا کریسمسی الوی داره بومبه که بتاقینن لبنی ردل بخوین نها خلق چاوا سکنینه جبو که درباز ببین به چه آواه که کنترولا وان دهه تاکران اف جبو چیه؟ جبو که پشتی دمجمیره کدن و بیست خلا کدن ده اوی کنیسه دیروکیا آلمانیا دا نمیش و دعا بهینه کرن جبر کل دمجمیر هشتونی فلگوری دما حولیره الویدره ده نمیجک بیتا کرن وکه ریتوالا یا یانجی وکه کلتورا کریستیانی که ایوارا روزا یکشنبه دچنا کنیسه اونمیجه دکن. لی اف کس اون ینکو ناو خونی ویشتن و بارمندن کریستیانی نه. در روزن آسایی دا اگر اف روشان نه نبایا جبو هر کسی که الویدره بایا دکاری وکه گشتیار یانجی وکه سردانکری وی باجری بچیت ناف کنیسه دا و لکنیسه بنریتن چاو نمیج دیتا کرن کنیسه چه کنیسه ودگریتا و جبو 100 سال 13 اف روش هنه همو بویا سدماوه که ریکارن امنی گلکن تند لکولن اینو بینه گرتن هزار پلیس تنه لدردورین منن حال وی درینه ایرو تاکو سال که لیکن داویه ین سال 2023 بداوی دین سال 2024 دست بده کتن افریکارن امنی دل وی داره لدورتموند یان کولن بوی آوای بن لدورتموند جی به همان آوای نکو یک شوان جایه ینکو ریگیری هنک هریمن ناوند باجاری ریگیری دیتا کرن و قدغه یا تقاندنا یارین آگری هنه کلن دورتموند برمن هامبورگ برلین ینکو هری زده ریکارن اولکاری ایرو لآلمانیا لوان باجاران دینه گرتن سدمه کدن جی اوه جبرکو جوانن لوان باجارا دجین گلک شوانجی جوانن بیانینه یارین آگری دو تقینن وان یارین آگری لدجی هفدو بکاردین یانجی لهمبری اتومبیل و وسایتن پولیسان جوان را دشینن و لدجوان بکاردینن افسد امانه که ریکارن اولکاری الویدره گلک تندن پولیسن آلمانیا داخوازش خلکی دکن دبیجن هون هر لوینه که ناسایی یا ندیجی خدا ببینن یکسر ما آگدار بکن جبر که او هوشداریا پولیسان دایا لکولن لباجرن مثلا دنیان آلمانیا دا آستا هری بلند دایا دل بخوین کیم جاران پولیس بوی آوای هنه یعنی اف پولیس البردری کنیسه لی بنیره دل بخوین کیم جاران پولیس به توانگانیانجی چکن اتوماتیکی دهنه دیتن اگر افریکارن اولکاریه ینتونت نبن و او هوشدارین هزن اولکاری نبنین که ددن خلکی و دستین وان ده هبن لو ماجی چک دستین پولیسان دانه چکین آشکرات دست وان دانه
چکین اتوماتیکی دستن وان دانه جبو کو بکیماتی کسین دخوازن کاری کی بکن جرا بیجن ام حاضرن امه ل بندوابن و ریگری لوا بکن زنار هر جارا كنت دبي ميفاني من هناك برسي ند بلاني دا اشت دكم شما جبركو دبيجم زنارة تتش برسي جيبكي آقادارة مثلا سبع ادية كي ما هي من حظ ذكر بلاستيان بهفرا سرسالي بيروز بكن لتشك نابت الويدري ام الويدرينا قد كردين مين روج افاي كردستاني لجهة كي كوم دبن في سرسالي بيروز دكن يعني كاش مالا خدرنا كبه نه پر هنه کرد روشاوا پر هنه در دورن ماجی گلک هنه اف گروپه که کردن باشور کردستانه نه الویدری هنه اینکو جباشور کردستانه نه یک شو گلک غریبن اندک شو گلک غریبن مالباتن کردن روشاوا الویدری هبونه ایشف شاییه که لدورتموند شاییه که کردن روشاوا هیا که هنک هنرمندن روشاوای کردستان دل دورتموند بن لگل هنرمنده که باشوری جیت نافوانده هیا کاروان کامل لگل گروپ که دنیا هنرمند روشاوای کردستان الوی داری وکه وارگه هندیه او آهنگ تنش بو مالبات هنه یعنی بو مالبات آهنگ که سرسال یا مالباتیه دیتا ساز کرن جالی کمک جوانن کردن روشاوای کردستان الوی داری جی کردن روشاوا پر ندی اوین هاتینجی الویداری بوی ندل بخوین جبو خوماتیه کردن روشاوا بخوم کریه پایتخت کردن روشاوا لآلمان بوخم اسنا هرنه او درن زنار تیل کدری سرسالی پیروز بکی یعنی هر تی بشتاری لایفین رو داوی ببی یعنی قدرت تدبه چه زنار ایشف از الپیش یا دومه بملو بنده بم بزانه بم کاتی تشتاک رودتن یا نه شاهی کنیر جیل مالن اوه از غالب ایشف کاری تگلک زحمتش بوده هم سرماجیه نه ساره جی نه کاری ما کمک دای ساره ایشف ساره براستی باده هتن ساره کی کامرمانته فرهاد دیسایان شوانه کیه نه کوبانیه که باش لگل منه ایشف جنگویه کیه زنار جنگوی کوبانی جنگو سلافکا بریات سرساله حمو افکارین خواه آلمان پیروز دکم گلک سپاس زنار شینو جکلنی کک زیاد اسماعیل پیامنیر ما د پرس بر پرس اپراسیون اندکه پرسانجی دکه یعنی زیاد لگل منه زیاد کرم که زیاد سرساله تجی پیروز بیت چه پرس کرن خفاجی بر صفات چه وادا بله سلاوتان لبیت من دموی استمن ل شقامی متنبی شقامه بین بانگکی بغداد لیرا کمالک خلق کوبونتوا بابونی سری سال زگل وش ورده اتاوکو نزکتر دبینو لکوتای سال خلق زیاتر رو لیره دکه من دموی لگل لوا تحسین خفاجی کمالک قسم کمان دک پرسیاری کمالاتی و دک پرسیاری دیگه شیلیب کم سبارت بویر شانی کدکرت سر هولیر مرحبا كل عام وانت بخير باش همو صالح پیروز بیس سپاس بو هاوکاریتا زور سپاس و گلی عراق و برانی کردمان بخیر بن لویست بو سال جهاتوشیه گرنگترین ویستم اوه که ولاتا کمان گله کمان پیش بکوید لهریمی کردستان یا لناوند و لمرزبندی بالای ولاتانی جانبیت و دمویت گله کمان سال 2024 بو اوان سال گشت پیدام بی و شهیدان من سربرز بن اگر ابان نبوانه ما نتوانین لام دو خانه دابجین هر وها داوای چاک بونو بو برینداران من خوازن هر وها سپاسی کانال رودا و همو کانالکانی دیکه دکین که لهمو پیشکەوتنەکانە لەگەڵمان هەموو گۆڕانکاریەکانمان لەگەڵ ما بوون و لە هەرێمی کوردستان لە بەسڕەیە لە باکو لە هەر شوێنێ بوێن ڕووداوێکی
دیاریکراو هەیە لە 2023 کە لە ما بێتەوە کە لە بیناچێ ڕووداوی حەمدانیە ئەوە ڕووداوێکە کە لەبیر ناکرێت داواکار دەمانەوێت جاریشکە دووبارە نەبێتەوە کە زیانی جانی لێکەوتەوە پێم وایە دەوڵەت و هێزانەکان دەیانەوێت ئەم ڕووداوانە دووبارە نەبێتەوە بەڵگەشت بۆەوە کە لێپرسینەوە بوو لە بەرپرسانی ئەو ڕووداوە هیوادارم کە شەهیدانی ڕووداوە بچنە بەهەشت ئەمە ساتەکانی کۆتایی ئەم ساڵە با پرسیارێکی کۆمەڵاتی و لێ بکەم دەتەوێ جارێکی دیکە ژیانی هاوسەگیری پێک بێنیتەوە نازانم ئێستا بەرپرسیارەتی هەڵ ناگرم کە گوێ لێبێ یەکەم هیوای خۆشگوزەرانیمە بۆ هەموو برایان ویستەکەمان وڵاتەکەمانە گەلەکەمانە گرنگتر لەوە ئەم گەلەی کە زۆری چەشت زۆر ستەمی چەشت بە تایبەت بەدەستی داعش و ئەو هیوادارم کە ئەم سەردەمە کۆتایی هاتبێت و بووبێت بە مێژوو دەمانەوێت ساڵی 2024 وڵاتی ساڵی پێشکەوتن بێت لە هەموو بوارەکان پرسیاری کۆتایی لەبارەی ئەو هێرشانەیە کە لە هەولێر تاکەی بەردەوامە بێت ئەمڕۆ فەرماندەی گشتی هێزە شەکدارەکان فەرمانیدا بە لێکۆڵینەوە لە سەراستێکی باڵا لەسەرەوەی کە لە هەولێر ڕوویدا و ڕاگەیاندنێک لە شانەی ئەمنیەوە بڵاو کرایەوە ئەمە جێگەی گرنگی هێزانەکان دەبێتەم لێکۆڵینەوەیە بۆ لەو ڕووداوەوە دەدرێنە دادگا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان دەوێت کە ڕێگری بکات لەم جۆرە ڕووداوانە کە دەبێتە هۆی دواکەوتنی گەلەکەمان و ناکرێت کە بەبوونێم ڕووداوانەوە سەرمایەنایەت ئەم پرسیارە زۆر گرنگە حکوومەتی عێراقی بۆچی ناتوانێت ڕێگری ئەم هێرشانە بکە یا کۆتایی پێبێنێت بۆ سەر هەولێر هەروەها لە پارێزگاکانی دیکە کەی دەتوانێت حکوومەتی عێراقی ئەم هێرشانە ڕێگری لێ بکە یەکەم کاتێک کە تۆ کاتێک کە قسە دەکەی کە حکوومەت ناتوانێت دووەڵە پێشکەوتەکانیش ناتوانن کە ڕێگری لە تیرۆر بکەن تیرۆر دەکرێت لە هەموو شوێنێک ڕووبدا حکوومەت سوورە لەسەرەوەی کە ئەگەر جدیەتەکەی نەبووە ئەگەر جدیەت هێزانەکان نەبووە ئێمە ئێستا لێرە نابووین لەم شوێنە قەرەباڵغا هەوڵی هەواڵگەری زۆر هەیە کە وای کردووە کە ئەم دۆخە بێتە کایەوە تیرۆر دەیەوێت ئێوێ هەموو دەرفەتێک بقۆزێتەوە هێزانەکان هەن بۆ فراهەمکردنی ئاسایش زۆر سپاس بەخۆی نازانم ئەگەر کات ما بێ خەڵکی دیکە وەربگرم ئەگەرنا ڕەنگە هاوکارانی دیکە و هاوڕان دیکە لە شوێنەکانی دیکە بیانەوێ قسە بکەن ئەگەر کات ما بێ خەڵکی دیکە هەیە من وەریان بگرم زیاد جارەکەدن میوانên xweş ji bo saet 8 ji bo şaho bêhêle gelekî spas Ziyad İsmaîl ji Bexda li gel ew derbexda bû diçim New Yorkê ji New Yorkê hevalê min diyar Kurd li gel min ji qadeke New Yorkê ji li vê derê jî amadekarî ji bo pîrozkirina sersalê tên kirin diyar hazir e baş diyar bixêr hatî li vê derê jî amadekariyên baş hene ji bo sersalê بەڵێ دڵ بخین ئامادەکاریەکان لە دوێنەوە دەستیان پێ کردووە و ئەمڕۆ کەش لە کاژێر شەشەوە هێزێکی زۆری ئەمنی زۆربەی و شەقامانەیان گرتوون کە تایبەتن ئەوانەی کە دێنە تایم سکوێر و ئامادەکاری زۆر کراوە خەڵکێکی زۆریش لێرە ڕیزیان بەستووە بۆ ئەوەی تەنیا لێرە ئامادە بن لە ڕێزی پێشەوە تاوەکو باڵدرۆپی نیویۆرک ببینن ئەم ڕێوڕسمە ڕێوڕسمێکی تاڕادەیەک جیهانیە خەڵکێکی زۆر وەکو دەیبینی لێرە دانیشتوون
ریزیان بەستووە و دەبینی هەندێکیان لێرە دانیشتون و بۆی تەنیا ئامادە بن لە ئاهەنگی سەری ساڵی نیویۆرک کە کاژێر 6 ئێوارە دەست پێەکە ئێستا کاژێر 11 بەیانیە لای ئێمە و خەڵک لە سەرانسەری جیهانەوە هاتوون لە وڵاتانی ئاسیا لە کۆریای باشوور لە ژاپۆن لە چین لە وڵاتانی دیکە لە ڕۆژڵێتی نەوەڕاستەوە هاتوون و خەڵکی دیکە لە ئەمریکای باکوورەوە هاتوون یا لە هەمان کادا لە وڵاتەکانی دیکە ئەمریکاشەوە هاتوون من ئەمێ هەر لەگەڵ ئەوانش بزانم لە چۆ هاتوون. Hey, where you come from? South Korea. South Korea too. خەڵکی کۆریای باشوور تۆ لەکێوە هاتی من لە مەکسیکەوە هاتووم تۆ لە شۆ هاتووی منیش لە مەکسیکەوە هاتووم من لە ئیسپانیاوە هاتووم تۆ لەکێوە هاتووم من لە ژاپۆنەوە لەگەڵتانم من لە باشووری کۆریا هاتووم هەستت چۆنە تۆ کە ئێوە لە نیویۆرکەوە ئاهەنگە دەجێڕن ئێمە زۆر دڵخۆشین هەستێکی خۆشمن ئەوە جاریەکەم لێرە جیاوازی ئێرە و وڵاتی خۆت چییە لێرە خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە و هەستەکە خۆشترە بەراورد وڵاتی خۆم تۆکەی هاتیە ئێرە من 2 ڕۆژ پێستا هاتمە ئێرە لە 2 ڕۆژ ڕابردۆ لێرە دانیشتووی باڵێ من 3 کاژێرە هاتمەتە ئێرە بەڵێ دڵ بخین خەڵکێکی زۆر لێرەیە ئەوەی کە تازە قسەشمان لەگەڵکردن لە ئیسپانیا و لە مەکسیک و لە ژاپۆن و لە کوریای باشوور و لە وڵاتانی دیکەشەوە هاتوون کەشوهەوا کەشوهایەکە خۆشە 6 پلەی سیلیزیە هێندە سارد نییە و کەشوهایەکی خۆشی هەیە واکووە ئەوینی لێرە ریزێکی زۆر زۆر بەستراوە تاکو ئێستا دەیان هزار کەس ریزیان بەستووە بۆی تەنیا بگەنە ئەو شوێنانەی کە تایبەت کراون بە ئاهەنگی سەری ساڵ و لەو لاشەوە خەڵکێکی زیاتری لێیە و لاینێکی زۆر بەستراوە لە بەرامبەری ئەو شوێنێکە ڕێوڕسمەکانی تێدا بەڕێواچن ڕێوڕسمی نیویۆرک ڕێوڕسمێکە لە ساڵی 1970ەوە دەستی پێکردووە مێژوکی زۆر زۆر دێرینی هەیە و ساڵانە ئەو ڕێوڕسمە ئاکرێت وەکو باسم کرد ڕێوڕسمەکە هێندەی ڕێوڕسمێکی نێودەوڵەتی هەندە ڕێوڕسمێکی ئەمریکی نیە بۆ ئەوی خەڵک لە هەموو شوێنەکان دێن خەڵک لە هەموو وڵاتانەوە بەشداریەکەن ئەم ساڵ بەهۆی خۆپشاندانەکانی حەماس و خۆپشاندانەکانی دیکە کە پێشبینیەکری ئەمڕۆکەش خۆپشاندان زۆر کرد ڕێکاری ئەمنی زۆرتون گیراوەتە بەر بێزگە لە پۆلیسی نیویۆرک کاوکات FBIش لێرەیە و چەند ڕێکارێکی جیاواز لە ساڵان ڕابردوو گرتویانەتە بەر ئەوەیە کە بە درۆنیش هەموو شەقامەکان چاودێری ئەکرێت بێزگە لە درۆن کامێرەی چاودێری لە هەموو شەقامەکان تایبەت زیاد کراون و چەند تیمەکان لێرە لەسەر زەوی و تیمەکان لە شوێنەکانی دیکەش لە ژووری کۆنتترۆل چاودێریەکەم بۆ ئەوەی ڕێکاری ئەمنی تون هەبێت و وەروەها بتوانن ئاهەنگێک کە بێت کە هیچ ڕووداوێکی ئەمنی تێدا ڕوونەدات و ئاهەنگەکە کاژێر 6 دەست پێکات ئێستا نزیکەی چەند کاژێرێکی ماوە بەڵام خەڵک لە ئێستاوە هاتوون لێرە دائنیشن لێرە ئەمێنەوە تەنیا بۆ ئەوەی ئەو ترکە ساتە ببینن کە باڵدرۆپەکە ئەو تۆپەی کە تایبەت کراوە بە سەری ساڵی نیویۆرک ئەو تۆپە کاتێکەکەوێتە خوار و ئێرە ئەبێتە یەک پارچە ڕووناچی و چەندین LED تایبەت واروها چەندین شتی تایبەت لە ئاسمانەوە فرێدێتە خوارەوە بۆ ئەم شتانە ببینن و لەمان کاتدا ژمارێکی زۆر سلبریتی و خەڵکی بەناوبانگ تیمی میوزیکی و تیمی گۆرانی بێژ ئەوانی دیکە کە تایبەتەکان لە چەندین ستەیجیش دانراوە تەنیا یەک ستەیج نییە بەڵکو 3-4 ستەیج تەنیا لێرە هەنا و لە هەمان کاتدا لە شوێنەکانی دیکە خامەکانەوانەی کە خەڵک هەندێکێ ناتوانم بگەنێرە شاشەی گەورە دانراون لەو شاشە گەورانە خەڵک لێوەشەوە دەتوانن بیان بینن و چەند شوێنێکی دیکە تایبەت کراون بە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت ئەو خەڵکانێک کە ڕەنگە نەتوانن وەکو خەڵکی ئاسایی ڕیز ببەستن یان بە ماوەیەکی دوور و درێژ لە شەقامەکان بمێننەوە بۆ ئەوانی شوێنی تایبەت دیاری کراوە و لە هەمان کاتدا چەندین تیمی دیکە تیمی پاکردنەوە و تیمی ڕێخستن ئەمانەش لێرە ئامادەن ژمارەیەکی میدیایی زۆری نێودەوڵەتی و میدیای نێوخۆی بەناوبانجی ئەمریکاش لێرن ئەوانیش ڕووماڵی ئاهەنگەکەکەن و ئاهەنگەکە وردەوردە خەڵک ئێستا خەریکە وردەوردە دێت ئێرە و کاژێر 6 کە دەست پێکات تاوکو کاژێر 12 بە بەردەوام نمایشی تایبەت و گۆرانی تایبەت و شتی تایبەت بە ئاهەنگی سەری ساڵی نیویۆرک بەڕێواچێت کاژێر 12 کاتێک نیویۆرک پێخاتە نێو ساڵی نوێوە یەکەم شت کە ئەنجامی دەدەن ئەو تۆپەیە کە خەنە خوارەوە ئێستا تۆپەکە ئامادە کراوە تۆپەکە تایبەتمەندیەکی هەیە نزیکەی 2600 و شتێک پارچە کریستاڵی بچووکی تێدا دانراوە و ژمارەیەکی زۆری LED تێدایە بۆیە کاتێک تۆپەکە هەڵەدرێت دیمەنێکی زۆر جوان و ناوازەی هەیە خۆشی تایم سکوێر شوێنێکە پڕپڕە لە شاشە پڕپڕە لە شوێنی لە ڕیکلامی ئەو کۆمپانیانەی کە لێرەنە زۆربەی ئەو کۆمپانیانە کە ڕیکلامیان کردووە بەشێکیان بوونەتە سپۆنسەری سەرەکی و ئاهەنگە و
تیمێکی زۆری بێزگە لە تیمامیەکان تیمێکی دیکەی خەڵکان بۆ ڕێخستنی خەڵکەکان بۆ ئەوەی خەڵک نەتوانێت شوێنەکانی بگوازێتەوە یان تیمی تەندروستی و هەروە تیمی ئاکرکوژێنەوە هەمویان لە هەموو شوێنەکان دانراوە شتێکی زۆر تایبەت کراوە بۆ ئەوەی بتوانن ئاهەنگێک بێت کە پڕ بێت لە خۆشی بۆ خەڵک و ئاهەنگێکی سەلامەت بێت وەکو باسم کرد خەڵکێکی زۆر هەیە ڕیسی بەستۆ لە شوێنە دوورەکان هەشە لێرە ئامادە بۆ دانیشتووە تاوەکو درنگانی شەو لێرە دەمێن یەک شتی دیکە هەر خەڵکێک کە لێرێ بۆی نییە بڕواتەوە ئەگەر بێت و بچێتە دەرەوە ڕەنگە مافی نەبێت بێتە پێشەوەی سەر لە نەبێتەوە گەلێک سپاس دیار کوردە لە نۆیۆرکش مەیدانە تایمس سکوێر لەگەڵ بوو ئیدیتە مەجال ژمرە هیچ کوست تپرسان بکەم تا هەر تشت گوت زۆر سپاس بچن چین بچن بێژینگ ئەگەر مەدی حاضر بە مایە نەمایە باشە تجهێندن هەنە نیف ساعتك دسر سرسالا نورا در باسپیه ل چینه ما دیمانین جو هونگ کونگ و چینه جوارا پیشکش کردن مجوارا گفت که افکار من لوی داره بر پرس اوفیسا ما ل چینه مهدی فرج جبر تدبیرین کرونا هاتبو گرتن ل کنترل جمرات بیجا نهال دروه سربسته اگر دروه به احتمال هایی ام نها مهدی بینن اگر احتمال هي مهدي بينا ناس لازم هناكي صحبت بك مهدي انت بخير هاتي افنا دي مانن زندي مهدينا مهدي پشتی کو درکت سربست بو جارا یکمینه در کوی سر اکران روداوی دبا میوان من ل دنگ هيا دنگ هنا هاتي شک نابي مهدي دنگ گري دده دنگ اگر برا دنگ بچه مهدي برا دنگ مهدي نه نه پروبلم يعني تاني برا مهدي بي سياس چجی پرسن باشه مشکلات نه پروبلمه بچم روجاوا جی نوچین روجاوا منه کی بچم پشنامی جاره کدن بچنه پکین یعنی جو وقت چینی حزکن جرا بیجن بیجینگ لی نوچه که زیده خوش جروش آواتنه ارتش ترکی به درونان کمپانیا آوه یا قامشلو بمباران کرد پشتی چند روزان جه ایرشین خال سروش آوای کردستان دی آرامیک مگود چی بویه ای روجاره کدن دست به بمباران خوا کرن جرخانه روز آوای کردستان جاره کدن بمباران کرد اف دیمنین و کمپانیا آوینه لگوری زانیارین دست بکه ده انجام و بمباران درونان دو ولاتین کلور کار دکرن بریندار بونه سکرتر پدکسه محمد اسماعیل جروداوی را گفت شر دناوبر ترکیه و پکه که در باسی روز آوای کردستان بویه و دوی او شر ادی بداوی وره اسماعیل دیار کرد که پیمان جواکی یا ریوبری خسر تنج آلی پارتیه که و لگوری نرین و فلسفه یا وی هاتیه آماده کرن و اعتراف پینا کرن لسر دیالوگا کردی محمد اسماعیل دبیجه اگر آرامی پیک وره او بهیویه که دانستاندن لسر بنگه که ناف دولتی وره بره و برن و دبن چافدیریا امریکا دابه هر وها واند دست پیش خریه که خوده که شش خالان پیک تی را دستی امریکا کرنه و مظلوم عبدجی لسر امزا کریه سکرتر پدکسه گوت او هول ددن اوفیسین خوال عفرینه وکن هین و نکرنه لید بیجا انجومن انوان ین خوجهی لعفرینه کار دکن عفرینه انجومن ما خوجهی کار دکن هول ددن قام کاربن اوفیسی وکن يعني براسي عفريني بشتي خيرخوازي برزاني درباز بو بشتي وي عردهج زمينك پیدا بو بشتي باشتر باليه آرامية ملاتي ما دا وسيقتا ملاتي ما باورياوي بنفساوي وبقراندنا هناك عوائل جيقو بقريانا عفريني تيدا وكو رخصني ما وكو بارتين سياسي جي هنو سان جمانا اجتماعي كردية رخصني وجهي ويجي دست بكاري خوكرن هدي خريكن كو كاربن وفيسي الخواكن وانت كارن يا بابا نويل بينن يا كوباني زحمت نبن نجين يا بابا نويل بينن بابا نويل كوباني بو جلين بابا نويل خوكر بون وشو درباسي نافا خلقه بو درباسي نافا زاروكان بو شو نافا زاروكان سرسال بزاروكان را بيروز كر ديارين كو بابا نويل بربون
لسر زاروکان بلاف کرو دیارین گلکی جوان بو لتشتی بالکش چه بو پاپا نویل کچویا کوبانی بکردی داخفی او زاروککی وی باجاری بو افجی دیمنین تایبت کوبانیش بو ما هاتنه شاندن زاروک گلکی که خشن پاپا نویل جی کتیه ناوانو و ایشا کل وی داره هیا بزاروکان ده جه بیر کرن دیمنه کی جوانه ده داویا سال 2023 دا جه کوبانی دینن سر اکران داوی اسپاسیو وقت مایرو که اوقات چی کردن به احتفالش بو زاروکن زاروک موارد وضع رسول وقت شر و ترس و خوف مخواست و محتفاله کشان چی کردن زورجی و حاجی به احتفاله بالوقت سرو ماجي خواستم که خاشکنه که دندری بو زوریو کن او غایت و ماجی گیتشتی بو و اسپاسیو وقت فواز محمد شیخ بوزان ولاتیه کیج کوبانیه ل 43 سالیه 10 سال لباکوری کورسان لسروجه لپرسوسه دمینه باوی 4 زاروکانه به فواز را نخوشیه که زکماکی هیا گلکی غریبه او نخوشی دماج دایک بویه سریوی گلکی مزن بویه يعني سرويش زاروكتي دا مزن بويا لانها مزن بونا سروي جرا بروبليمان برسكري كان در دخواه نخوشين جدا جدا بيرا چيت که جيانا ويجي قلكي نخوش كريا فواز بانگا خيرخازان و ريخستن ناف دولتي دكه كو آليكاريا وي بكن ببن آليكار يان درخينن درفه يان جي آليكاريا كي جويرا پیشکش بكن جبو كو خود درمان بكن فوازم سكر حمد الشيخ بوزين نخاشن عمري 43 سالن از این نخاشم در ما تختورم تیم نساقی سری مداه بود 10 سال از سروجه ما نساقی مراه چکی دا در ما تختورم تیم بوشه نحفل منو که نکم تکاری بکم نخاشی سری مداه در ما بر تختورم تیم جا آفته حرق دارم همه در ما تختور عالج دکم نساقم 40 سالی بعد دفعه نساقم مراه 3000 مهانه 4000 مهانه امریکا عیشه چاتب بیه امریکا کری خوابدن کسی خواست بعد مالک تنه زوری چوکن وان ساقه چوکی ده مراه نه دارم شارع عوض دمشم باجیر دمشم ملت ملقان دکه سری بی مزنه ملف هم بود سال نه به کسان ما در و نخاشی ملبال کلور علاج بکن از بعد دارم تیم مستشفى نکم تکاری بکن نکام بشغلم آوی گول مرنشتی ما تانگ دبم اولی میدارن شغل از تن مال دمینم از تانگ دبم از کم نخاشی خال در با چیک ما می در با مرا چیکن بگین ملافه میشه بگین بشینن حلبچه سعدون جی و بمن ربا او لهوليريا حلبچه تل كدر هوليري حلبچه تل كدر هوليري حلبچه دنباش دل بخوین ام بله دنباش دل بخوین ام نهال خارنگها ای بی سی نه یک جو خارنگه کو سالانه و فرنوین تایبت هنه بو شوا سر سال ما مجموعه کمازن یا خلک سردانا و خارنگه دکه یعنی پیش بینی تکرن تنه ام بجن نوا و خارنگه ده حتی الگوره و بریاوید بجد حتی 2000 کس ور سردانا وان بکن نها ام بجن اف خلک کورتن ودا کی سردانا وی جهید کن خلک ام بجن هولرن هناك جدوه کی هاتنا هروها جخار و نوراست عراق جهاتنا باموان کسان ور بگرینی هاتنا ودا کی بزان بن چهی ویوان هنا سال 2023 بوان چوانه بی مرحبا سلاف سرچاوا جنابت تشكيدري از جموسليما جموسلي يكم جارة تتي جبوي تو پشوازی سالانو بکه بله از هاتمه سال 2023 خاطر جيب خوازم تكم سالانو سال 2023 جبوته چاوا بو جبو من تایبتی بله جبوی من بسایا خوده سالا به و باشتر به درباره من سالک کنه باش بو چو
چاوا بوو چ تشتێکی خراپ بوو لێ تشتن تایبەت بوون بمڕە چێ بوون لێ بیرکم سلاوێن خوا ئاراستەی جەنابێ سەرۆک مەسعود بارزانی بکەم ماشاءله هەرێما کوردستانی بهشتە خۆشە ez dixwazim tu ji min re bibêjî sala 2023 bû te nebaş bû gelo planên te ji bo sala 2024 hene bi hêviya Xwedê ku em bikaribin şaştiyên ku berê bi mara derbas bûne û bi saya Xwedê wê baştir û çêtir be ji salên çûyî ev jî hevalê te ne belê ew jî hevalê te ne ji bo hevalê te çawa bû silav hûn ji Musilê hatine belê hûn keşûhewayê çawa dibîn baş e gelekî xweş e gelekî ciwan e ji me re bê ji 2023 ji bo te çawa bû bi rastî 2023 ji bo me spas ji Xwedê re derbarê min gelekî baş bû خدا زارۆکەک دان من di sala 2023 de çar keçên min hebûn piştîwan kurekî min çêbû kurek ji me re çêbû spas ji Xwedê re tu dibêje saleke baş bû belê ji bo min saleke xêrê bû derbarê bajarê min Musil projetê çêbû nû avedanî lê çêbû spas ji Xwedê re gelekî baş dibe û bi saya Xwedê wê salên bê xweştir û baştir bin çi planên te hene ji bo sala 2024 tiştek di bala te deyê tu bike belê بدي انه يعني اخذ اطلع للحج ان شاء الله. از دخوازم دركفم حجي بكم از هرم عمري افدو بالا من ديه بسايا خدز فيكي بكم. أبا يعني أم بيجن هيفيو دا خازيان خلكي هناك هنا دبيجن صالكي باش بينا كدبيجن صالكي خراب بي برنگي گشتي خلكي گهاتيه بدكي بو برنگي خوش أم بيجن صالا خويا 2023 بدكي درباس بكا دل بخوين يعني تي بيش بيني كرن أم بيجن بس أم بحسا فيديو يمكن كل هوليري هاي حتى 2000 كاس بيشوازي الوان وري كرن بدكي خوش دياره دمجمير هشت حتى 12 شب جيوي و آهنگ جهابي هنرمند ارارات و سلیم سالم جیور الفداکی حاضر بن توات برنگی که گشتی الفداکی خلک مجن وقتی که خوش در باز بکن گلک سپاس حلب چه سعدون ج خورنگاه ای بی سی لهولیر القلم بو بچن چینه بچن بیجینگ پیکینگ برپرسه اوفیسا ما مهدی فرج و لقلم با مهدي بخير هاتي چاوی ترونی بن چاوی مرونی بن تدرکتی مهدی کاج مرا بحث بکل وی داره روشا تا چه بو مهدی که تلکو داره بوی دل بخوین ئەم کاتت باش ساڵی نوێتان پیرۆز بێ لە بینەر و بیسەر و خوێنەرانی هەواڵەکانی ڕوودا و لە هەموو جیهان پیرۆز دەکەم وەڵام من دەمێ باسیەوە بکەم لە پێش سەری ساڵی نوێ و چەند خولەکی سەرەتای سەری ساڵی نوێ من لە بنکەی پۆلیس لە سانلیتۆن لە پەکین ڕاگیرا بووم بۆی ئەوەی کە لێرە ئێمە ویستمان ڕووماڵ بکەین ئێمە چێن و بۆی زیاتر بمان ناسن بەڵام دوای خۆناساندن دوای لە ساڵی نوێ ئزنیان داین ینی من دەتوانم بڵێم یەک ساڵ من خەڵکێکی زۆر لە 30 شوێن لە بکین کۆبوونەتەوە بەڵام ئەوەنە قەڵەباڵغ زۆر بوو پۆلیس ناچار داوای لێکردن کە وردە وردە چۆڵی بکەن و لێرە کاونتداون نەکرا کە لە 10 تا 0 دەژمێرن بۆی بچنە ساڵی نوێوە لێرە ئەنجام نەدرا لەبەر قەڵەباڵغی بۆ سەلامەتی خەڵک مهدی گەلێکی سپاس بخێراتی و هەربی زۆر زۆر سپاس بەرپرسێ ئۆفیسا تۆرا مەدیایە ڕووداوێ لە پێکین مهدی فەرج ji Beijing بمرابوی زۆر سپاس مهدی تنê 16 ساڵیە یعنی هین نوجوانە لێ لە هۆڵندا یەک ji باشترین ڕامیار مفەکر و rewşenbîrên هۆڵندایە yên ciwan weke fîlosof jî tê naskirin navê wî ciwanî Awaz Ehmed e xelkê Efrînê ye sala 2014 dema ku Awaz heft salî bûye malbata wî ji ber şer ji Sûriyê koçber dibe berê xwe dide Hollanda niha Awaz pola 11 dixwîne ew bi gotareke felsefî di pêşbirka ramyarên ciwan de li Hollanda beşdar bûye xelat wergirtiye yekem derketiye
آواز ده گوتارا خدا بحثا زاروکتیا خال سوریه دکه هر وها بحثا تبلیغاویا کو دما شردا چید به بحثا خرابونا روشا درونیا خلقی دکه جبر و گوتاره او آواز وک یک جباشترین رامیارن جوان ل هولندا هات ناس کرن آواز احمد خوندکارو یک جباشترین رامیارن هولندی هم بیجم ج هولندش باجار نیوردال لگل منه آواز بخیراتی کیف خوش بوم کو جوانه کی وقت یک ج عاقل ترین روشن بیرترین جوانان لهولندا درد کوا زیرک بونه تد کدره دابو آواز شاف باش ما مستعد البخين باشتر في مسابقة من اشتراك كري مسابقة فلسفة بي بريجي مسابقة مكتبة ذهبي سر مستوى مكتبة أيها كدر كاتم وش مقالة مشوندن إيش منظمة رو وسر مستوى هولندا وبلجيكا أيها كدر كاتم اها تنه تو کرد یکم درکتی غینی تا غریب کرد هبون آواز نو غيري من كرت نبين كشتك هولندي بين اها کنگی و مراقة السر فلسفه هيا فلسفة بعد البروجي حزكم جامل كي تشكتو بر حزكم كتابة بخوينم سر فلسفة بخوينم وفيديو سركم جامل كي تشكتو تل لسورية الحلب ويان العفرينة الحلب بما بس العفرين مازن بما جرو جافا عفرين لجندي أرندي اها باشه نهات الهولنداي تا 16 سالي انت قالك جواني يعني قالك سالين خوش لبيشيات هنا تي بيش الروجا خد كده ببيني يعني تي ببي فيلسوف ولا أدخزم أبرج فلسفة حزدكم بس أدخزم حقوق بخوينم بس طبعا حقوق روجي فلسفة جراكا يعني دكارك رنت شرح كي أصيدات شيء كارك رنت حاول دي تشد خوزي إذا تتخوزي ناجح بيت حقوقه چه زحمتی پیشات هبون آواز حتی تو گهشتی یک جباشترین فیلسوف از نهادش ترا بیجم ین جوان لهولندا ولا سوريا از حرب سوريا دو مازن بيم عمر كي تشكتو موه فاودو دي و أبرتاسم جوا فاودة بس بعد يوم هوتن هولندا وعمر تشيو أدبينم إنه فاودة نا بس إشكي بيسه بس إيجابيات فاودة جيكونن هابن وسروي تشتي ميبنيش كرد مقالة خودم هولنديش بوتا تشد بيجن هولندي بردا عجبينن أستاني كرمونج بيم إش إيوا خورنا ومعني برا عجباندن و بر كيف كرم ت دخوازي حقوق بخوني چما دخوازي حقوق بخوني آواز از خو بر دخوزم إنه عدالة الدنيا دو هابي وتشتو بر مهم مجمرة و أدخوزم حولاكم إنه عدالة الدنيا دو بزابطينم وحاركم إنه عدالة شبه حمو درفتو إمكان لهولندا البيشيات هنا كنت وكا بخوازي ببيش كفي ولا أري مجال هيا يعني أري مجال هيا أنا كو سفيدة ويا كيما أجرك طبعا بريجيو بكالوريا خلص كم سولتي وديرا كانوا هم جامعة حقوق تخازي بشتي حقوق بخوني ببي باريزر ببي حاكم يعني ببي مدعي العام دوزجر از حزكم إنه محامي بم محامية شركاته هفال انت بيتر كردن آواز يان هولندينا ولا دقندي عم تدو عايشين قندوق تشيكا قندوق قشتك هولندينا يعني هاولي متافبر قشتك هولندينا بس عائلة مدن نوفنا ومدعم دكن وبر ممنون مش عائلة خو كي بيتر دايكاتا يان بافيتا علي كاريتا دكا حاردك أبروش حاردك حزكم وحاردك متشجعين وبدون جندية أنا دقشتن بمستوي سديسات أوجيش تحزدكن يعني تحز نكربانا أفقاس تنددان پیش تزانی آواز بنی راز پرسین مزناش تدکم تبخوا خورده کی 16 سالی تهین هین گله کی گنجی تو خو بیتر جوان دبینی يعني بهتر گنج دبینی يعني کسی مزن را دادی دستینی از حزكم بمريج ما مستر بستينم لأنه إنساني جمع برتر تشتو زاني وجمع برتر كتاب خواندنا وسياسة وتشتو قرر فاندكي شوي إنساني أكونم تشتو بعلمم ومعنى حزكم بونا ربط المسلمين آواز گله کی سپاس کیف خوش بوم یک باشترین رامیار و
فیلوزوفین جوان ین هولندایی ج هولنداش باجار نیوردال لگلم بوی آواز احمد زور سپاس أفر ممنون وشوا وساعات خوش وعدة فرصة دامن ساعات تجي خوش بك گلک سپاس سپاس جبو وجی تماشاوان انهجاک و تماشاکر سرسال و پیروز دکن سبا ساعت هفته ایواره یکمین بولتنا 1024 از جوارا پیشکش بکم حتی به دمیت خوشی دابن نجبیر نکن لکود بن ببن بلا چاوین و هر دمیل سر اکرانی رو دارم خاطری وان